شكرا على إتاحة هذه الفرصة. بداية نريد نتطرق إلى أهمية الجلسة الافتتاحية گرنگی یەکەم دانیشتن و کۆبوونەوەکانی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بوون؟ بۆ تێپەڕاندنی ئەو هەموو قەیرانەکەڵەکە بۆی لە ئێستادا عێراق بخۆیەوە دەیبینێت. الخروج من الأزمات المتتالية التي تلاحق العراق في هذا الظرف الدقيق. بسم الله الرحمن الرحيم والحمد لله رب العالمين. بەناوی خۆی گەورە و میهرەبان و سوپاس و ستایش بۆ خوددا. سەرەتا سڵاو لە تۆ و لە کەناڵەکەتان و بینەرەکانی. بەڕاشکاوانە بدوێم یەکەم و دەستپێشی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە یەکێک لە گرنگترین کۆبوونەوەکان ئەژمار دەکرێت. چونکە دەبێتە یەکەمین بناغە بۆ هەموو دەستکەوتە دەستوریەکانی داهاتوو هەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و جێگرەکانی و سەرۆک وەزیران و جێگرەکانیەوە تاکو پێکەینانی حکوومەت. هەموو ئەمانە بناغەکەی بریتین لە دانیشتن و کۆبوونەوەی یەکەم کە بە هەڵبژاردننی سەرۆشی ئەنجومەنی نوێنەران و جێگرەکانی کۆتایی دێت. ئەگەر ئەو قۆناغە نەبێت هەموو پرۆسەکانی دیکە گرفتیان بۆ دروست دەبێت. بۆ ئەماش خودای گەورە و باڵا دەست و بە هاوکاری هەموو خوشک و برایانمان سەرکەوتوو بوون لە ئەنجومەنەکە. سەرکردەکانی لایەنە سیاسیەکان و جگە لەوانیش لەسەر و هەموو شانەوە فایق زیدان سەرۆشی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق هاوکار بوون و کۆشێکی زۆریان کرد بۆ سەرکەوتنی ئەو پرۆسە دەستوریە لەو وادەیی کە پێشتر بۆی دیاری کراوە.